سڵاتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە وزە و پڕ لە جوانی، پڕ لە سەلامەتی و پڕ لە شادیتان بۆ خوازیین. بەیانیت باش هەروەها بۆ تۆیش، ئەوانە هەموو هیوای منن، چ بۆ بینەران چ بۆ تۆی هاوکارم. هیوادارین کە ئەم بەیانیش لەگەڵ ئێمە بن بۆ ئەو کاتژمێری کە بەیەکەوەین بتوانین کاتژمێرێکی پڕ لە سوود بەڕێکەین و بتوانین ئەم پرۆگرامی ئەمڕۆ ببێتە جێگای ئەوەی کە ئەگەر ئێوە کێشەیەک یاخود ئەگەر خوا نەخواسە کێشەیەک ئەگەر هەر بابەتێکی دیکە لاتان گەڵاڵەیەوە لە تەوەرەکانی ئەمڕۆ کە لە ناو پرۆگرام باسیەکەین بۆتان ڕوون ببێتەوە بیزانن و ڕێنمایی وەربگرن. بیانیتان باش ئازیزان، زۆر خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵتانین. هیوادارین بابەتەکانمان بابەتی باش بێ بۆ ئێوە. کارکردنە لەسەر گەنج و نیشاندانی توانای گەنجانە، دەرخستنیەوەیە کە گەنجانمان دەتوانن دەست بۆ کاری زۆر گەورە ببن و گەنجانمان داهاتووی کوردستانن. لە هەمان کاتدا لە بەشێکی دیکە باس لەوە دەکەین کە کشت و کاڵی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت جگە لەو کاتێک ئێستا بەردەستە بۆ وەرزێکی دیکەش سوودی لێ ببیندرێ. ئەمانە تەوەری سەرەکیمان دەوێت، بەڵام سەرەتا بە ناونیشانەکان ببینین. ئاهەنگی 25مین خولی دەرچوانی پەیمانگای تەکنیکی کۆیە بەڕێوەچوو. کۆڕێکی هەڵبەستخوانی بۆ بورهان زێباری لە زاخۆ ساز کرا. ڕێوڕسمی ناساندن و واژۆکردنی پەرتووکی مێژووی ژیانی میوزیک لە سلێمانی بەڕێوەچوو. یەکەم بابەتی سەرەتامان کە دەستی پێەکەین ئەوەیە کە باسی ئەو گەنجانەکەین کە لە پەیمانگای تەکنیکی کۆیە ئاهەنگی 25مین خولی دەرچوونیان بۆ ڕێک خرا. جا ئەم ئاهەنگە بەناونیشانێک بوو، ئەویش بەناونیشانەوەی کە زانست چرای ژیانە. پەیمانگای تەکنیکی کۆیە سەر بە زانکۆی پۆلە تەکنیکی هەولێرە و ساڵی 1996 دامەزراوە بۆ وەرزی خوێندنی 2022 بۆ 2023. لەم پەیمانگایە 830 قوتابی لە 12 پسپۆری جیاواز بڕوانامەی دیبلۆمیان بەدەستێنەوە. جا سەرۆکی زانکۆی پۆلە تەکنیکی هەولێر لە ئاهەنگەکە بە کورسان بیستواری گوتووە کە ئێمە تەنها قوتابی پێناگەێنین، بەڵکو کاری زۆر باشمان کردووە تاوەکو دوای تەواوکردنی خوێندن لە بازاڕەکانی کار هەر قوتابیەک بتوانێت بۆ خۆی ببێتە خاوەن کاری تایبەتی خۆی. ئێمە زانکۆی پۆلی تەکنیکی هەولێر یەکە لە زانکۆ هەرە گەورەکانی کوردستان کە ژمارەی دەرچوانیان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە هەموو زانکۆکان زیاترە. بۆی ئێمە بیرمانەوە کردوتەوە کە پێویستە ئێمە کار بکەین بۆ ئەوەی هەلی کار بۆ دەرچوانمان بدۆنەوە لە هەموو دنیا زانکۆکان بۆ ئەوەی ببێتە زانکۆیەکی پێشەنگ ئەبێ ژمارەی زیاتری دەرچوانیان لە بازاری کاریش بکەن. بۆیە ئێمە گرنگ بەو بابەتە دەدەین بۆ ئەوەی ژمارەیەکی زیاتر لە دەرچوانی ئێمە لە بازاری کار ئیش بدۆتنەوە، بۆ ئەوەی ژمارەیەکی زیاتر قوتابیان سەرنج بخەنە سەر زانکۆی پۆلی تەکنیکی هەولێر. زانکۆی پۆلی تەکنیکی هەولێر بتوانین ببێتە پێشەنگ لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستان. بێگومانەوە بەشێکە خۆم هەڵمژات پڕ بەدڵی خۆم بوو، بە حەزی خۆم بوو. ڕاستە دەرەجەکەی زۆر بەرز نەبوو، بەڵام دەتوانم خزمەتێکی باش بە میلەتەکەم بکەم و ئەو کۆششی کە تێیدا لە بەشەکەم ئەنجام داوە بێگومان بە هاوڵ و تااقەتی خۆم نەبوو، بە تەنها مامۆستاکانم یارمەتی دەرم بوون، دکتۆرەکانم یارمەتی دەرم بوو، وهروەها خێزانەکەم بە تایبەت بە دەرەجەیەک اینجا دایک و باوکم اینجا باوکم یعنی براکانم و خوشکەکانم زۆر یارمەتی دەرم بوون و بێگومانیش هەموو کەسێک کە شتێک تەواو دەکاتن ئامانجێکی لە ژیان دەبێت کاری بۆ بکە. ئەمە سەرەتا ئێستاکە
دەکەمەوەکو ئەوە وایە سەرەتای چیرۆکەکە بێتن ئەوەی کردمان هەموو بەجی کتێبەکە بوو لە پێشەوە نووسیمان ئێستا کە دەبێت ئێمە چیرۆکەکەمان بنووسینەوە ئایا چی دەکەیت چۆن خزمەت دەکەیت لەکوێ خزمەت دەکەیت خزمەت بەچێ دەکەیت لەبەرچی خزمەت دەکەیت دەبێت ئەو پرسیارانە هەموو لە خۆمان بکەین ئەگەر بتوانین خۆمان جوابی ئەو پرسیارانە بدەینەوە بێگومان کەسێک سەرکەوتوو دەبێت بەڵام ئەگەر ئێمە لە خۆمانەوە دەست پێ نەکەین ئەو پرسیارە نەتوانین جواب دەینەوە ناتوانین کاریشمان دەستکەوێت ناتوانین ئەو ئیشەی یعنی ئەو بەشەکە تێدا دەرچوینە ئیشێکی باش بکەین ئەزمونێکی باشتیدا دەست بێنین. وەڵام ئەمڕۆ بەهۆی تەخەڕوزی خێزانمەوە کە پاش 2 ساڵ بەشی پەرستاری تەواو کرد بەهۆی تەخەڕوزی ئەوەی ترهاتین بۆ ئێرە ڕاستەکەی بۆ ژیانیشمان بڵێ ناڵێت تۆ قورسە ئێمە مناڵێکیشمان هەیە بەهۆی ئیتر بەخێوکردنی ئەو مناڵەشەوە تا ڕادەیە خوێندنەکەی ئەم قورس وەستاوە لە سەرمان تر بەڵام الحەمدولیلا سوپاس بۆ خۆی گەورە توانی کۆتایی پێبێنێ بەخۆشم ئیترە و کاتانەی مەجالم هەبووایە بە تایبەتی کاتی ئیمتحاناتەکان کچەکەم ئیتر ئەخافڵاندیان دەمردە دەرەوە ئیتر ئەو شاری یاری شتیوانە ئیتر لەو شوێنانە دەم خافڵان هەر جۆرێک بووە وام لێکرد کە ئەم خوێندنەکەی بکاتن. پشتیوانی کەسوکاریان لە تەواوکردنی خوێندنەکانیان مایەی شانازیە بۆ ئێوە بۆ ئێمە بۆ هەموو لایەک. سۆڤان لە ماوەی ڕابردوو لە زۆربەی شارەکان شانۆگەری نمایش کران تێیدا دوهۆک لە ڕابردوو کەمترین هەمی شانۆیان هەمی بەڵام ئەم ساڵ یانەی خۆشحاڵانە ئەوەندەی کە من بینیمە لە پرۆگرامی بیانی 24 چەندین جارە شانۆگەری دوهۆک هەیە نمایش تێدا کراوە ئەم جارە شانۆگەری مرن و کچینی لە دهۆک نمایش کراوە. بەڵێ جا لە دهۆک ئەم نمایشانە وەک ئاماژەی پێکرداکار زۆر فراوانتر و زیاتر بووە. ئەم شانۆیە خاوەنی 2 خەڵاتە هەڵگری پەیامی دژی توندوتیژی دژی ژنانیشە کە پێکەوە ئێستا بەشێکی وەکو ڕاپۆرت دەبینی. هاتینا ji bo şanûgeriyê bibînin hemû li bendîne da ku perde vebê şanûgeriya mirinê û kiçînê dest pê kir. Sê ekterên parêzgeha Duhokê ne. Vê şanûgeriyê nameyeka taybet heye. Ew jî hebûna tundûtijî hem ber afretê lê civakê. Tundûtîjiya afretê yani ew tundûtîjiya afretê tê tekirin fîsebîl ku tu bigihinde armancên dî me divêtin em wê kêm bikin yani me besta me ji vê yekê ew bû. Ew nama evrûkê min gihandî namek bû ne besiya me bi tenê belku ya her kiçekê el Duhokê li Iraqê li cîhanê hemî kiçekê ku tedayî lê hatiye kirin berevaniyê ji xwe biketin mafê xwe welgirîtin tolvekirinê biketin taybetî li wî kesî ew ê ev zordariya û destdirêjiya giriye ser. Giringiya şanoyê geleka muhîm civakê xwe bi xwe de pêşaf yani nûke meselen me li çemçemal ev şanûgeriya nîşan da me civakê xwe keltûrê xwe hemî tiştê xwe me birêverî me nîşa da ka me çi mişkîle hene yani qodîka civakê şano. Rêveberiya giştiya rewşenbîrî û hunerî li Duhokê planek danaya hunerê şanoyê giringî pê bêhte dan û bi tirekter rolê xwe bibînin. Ev plan dê berdewam bêt sala bihêjî. Armanca şanoyê armanceka pîroz e, namaka mirovatî e, şano wan kêm û kasî û nehametî û derdeserê nav civakî de dest nîşan diketin û rêkên çareserî jî bidin. Vê şanogeriyê du xelat li çemçemal birne. Xudanê baştirîn sînografiya û xelatê din jî baştirîn keça ekter. Ev cara êkeya lê parêzgeha Duhokê dête nemayişkirin û mavê di rojan dête nemayişkirin. Rêveberiya hunerê şanoyê li parêzgeha Duhokê heyvana du şanoan hazir dike û li hola Mihemed Arifê Cizrî dêne nemayişkirin û nameka civakê digihînin. Ev filana dê berdewamê da ku xizmeta ekterên parêzgeha Duhokê bite kirin. Arşingalî Kurdistan 24 Duhok.
دەچینە سەر بابەتێکی دیکە باسی پیاوێکەکەی کە ناوی عوسمان عەنەبیە پیاوێکی بەتەمەنی دانیشتووی هەڵەبجەیە چەندین ساڵە لەبەردە ماڵەکەی خۆی ئەو سرکەی هەنار ئامادە دەکات. مام عوسمان ئێستاش بە ڕێگەی ساڵانی پێشوو ڕوو بە هەنار دروست دەکات و دەڵێت بەم ڕێگا کۆنا تاموچێژی تایبەتی هەیە ئەگەر کەسێکی لێزان ئەو کارە نەکات ئەوە ماڵەکە خەسار دەبێ. ئەگەر تەنێ بێ دوو تەن هەنار بێ ئەبێ من هەمووی ئاوا فعاسکەم وای لێ نەکەم ناکرێ. پانزە ساڵە خەریکی ڕۆبنارین لە عەنە بووین لە عەنە بەمانکریت لەوێ شوێنەکەمان خۆش بوو سەر جادە بوو خەڵگە هاو قازانەکەی کوڕیا دایکە بۆ مەیبرد 12 کیلۆ 15 کیلۆیە برد دراوسەیەکمانەوە مناڵانی شێخ حەمەمینی نەقشبەنیە 100 کیلۆمدایە بردی بۆ سلێمانی لە ماڵە دروستەکەن ئەیبن بۆ کاگە و ناوی مێ خۆشی ئەم بەیانێ ڕۆژی نەدەش داوەردگمانەوە ئەمە یەک دووەم عادیوا قنیشکەکەین جوان سەر و ڕێک و پێکەکەین ئەوەی خراو بێ نایاڵی کەوێتە ناوی ئەگەر من قاچم شکاوە ناتوە ئەمەە هەموو ساڵێ بە دزمە کردومە ئەوەی کە ئەی بردەی و ئەمە چاکە نە ئیدەی لە مەچینە و مەچینەکەی نیوایە خراپی تیامێنێ و نەختێ باش نییە. ئەوە سانێ خۆ دەزانی سێ سەعات 6 و 10 دقیقەینەی نەسەر ئیسا ئەمە نینە سەر بۆ نیمەڕۆ احتیمالەکان تەواو بێت بە ئاوی هەناریش کەوتووە ئاوی هەنار خەستر بێت زوو خەسە بێتەوە ئاوی هەنار تەڕ بێت درەنگ خەسە بێتەوە چونکی هەڵمە و ئەڕوا ئاوە بە ئاگریش کەوتووە گەر ئاگرەکەی باش بێ و دارەکان عال بن زوو خەسە بێتەوە. کە نیازی هەیە خەز بێتەوە ئیکەینە جامێکی فافۆن دوو کەوچک ئالوا دایەنێم ئەگەر ئەم زوو خەز بووە ئەوتر وریایی ئەوەکەی لە جامە فافۆنەکە یا ئەیخەمە ناو ئاوی سارد لەبەرەوە زوو سارد بێتەوە دووسێکە ڕۆ ئاوای پێەکەین وە جامەکە ئاواکەی ناڕژێ جێمێنێەوە لێواری جامەکەوە ئیتر ئەمە 10 دقیقەیترێ وێسین وە دیاری ئەو دایەگرین. هەکار ئەو بەرهەم و بەروبوومە جوانەی کە لە کوردستان هەیە لە جۆرا و جۆری میوەکانمان تەنیاوان ناکات ئێمە لە وەرزی خۆیە بەس ئەو میوانە بخۆین و سوودە تەندروستەکەی وەربگرین هەندێک شێوازیش هەیە وا دەکات کە هەمان میوە لە وەرزێکی دیکە هەما بێت بەڵام بە شێوازێکی تایبەت ئەویش یاخود وشکردنەوەیەتی یا بە جبسکردنێتی یا بۆدرەکردنی میوەکانەکەمانش شێواز و ڕێگای تایبەت بەخۆی هەیە پێشتر بە شێوازێکی ترکراوەسا تەکنۆلۆژیا بەرەو پێشبردنێکی زۆر باشی لەو بوارە کردووە لە کوردستانیش ئەمە سوودی لێ وەرەگیرێت زۆر ڕاستە جا بەرهەمە جیاوازەکانی باخ و ساختکردنەوەیان بە شێوەی وشکراوە و گیراوە وەک ڕبەهەنار دۆشاوی تو هەموو ئەمانە دەبێت یەکێک لە تۆرەکانی ئەم ڕۆمان لا بەیانی 24 ئێمە میوانمان لەگەڵ دەبێت بەڕێز خاتوو سیڤەر ئەحمەد کامیش بەشدار بووە لە فیستیڤاڵی هەنار لا کەرکووک لە ماوەی ڕابردوو فیستیڤاڵی هەنار لە کەرکووک کرایەوە وەک دەزانین هەناری کوردستان هەناری زۆر باشی هەیە و لە ماوەی ڕابردوو هەناردەی دەرەوەش کراوە کە ئەمە جێگای خۆشحاڵیە خاتوو سیڤەر سڵاوت دەبێ بەیانیت باش خۆشحاڵین دەبینین خاتونێکی گەنج خەریکی ئەم کارەیە و گرنگی بە بەرهەمە خۆماڵیەکان دەدات لەم ڕێگەیەوە دەوێت بەرهەمی جیاوازی لێ دروست بکات تۆ چۆن بەشداریت کرد چی دروست کردبوو؟ پێشەکی سڵاو لە ئێوەش بەیانی ئێوەش باش من تقریبا ئێمە ماوەیەکی زۆرە
خەریکی بە بازارکردن و لە کیسەنان و لە قوتونانی بەرهەمە خۆماڵیەکانین. براندی ئێمە پێی ئەوترە براندی خەرپانی، یعنی تقریبا پرۆژەکەمان لە کیسنان و لە قوتوکردنی بەرهەمەکانە، وەکو تو قەیسی و هەڵوژە و یعنی مەسەلەن وەکو شەوچەرەمان هەیە کە تێکەڵەیەکە لە تو بادەم و گوێز و هەنجیر. اینجا فستیڤالێک تقریبا کراوەتەوە نزیکی چەند ڕۆژێکە لە کەرکووک، ینی پێمان خۆش بوو وەکو ینی شوێنەکانی کە بەشداری بکەین لەم فستیڤالە. ئیتر سپاس بەخوا، ینی فستیڤالێکی زۆر باشە، زۆر پێشوازێکی گەرمی لێکرا لەلایەن خەڵکی کەرکووکەوە. ئێمەش وەکو هاوشەوی فرۆشیارەکان بەشداریمان کردووە. زۆر چاکە. خاتوسیبەرەوەی کە زۆر گرنگە لەو جۆرە خواردنانی کە لە وەرزێکی دیکەشە هەر بەکار ئەهێنرێ ئەوەیە کە بتوانێت بە شێوەیەکی تەندروست هەڵبگیرێت. زۆر جار ئێمە هەنێ خواردن هەیە لە ترسی ئەوەی کە ئەو مادە پارێزراوەکان یاخود ئەی پارێزێت مواد حافظەی پێ ئەوترێت لێ ئەدرێت سوودە تەندروستێکی نەک نیەتی بەڵکو زیانیشمان پێگرێت. چەند گرنگە کە ئەم جۆرە بەرهەمانەی کە ئێوە بەرهەمیە هێنن ئۆرگانیک بن و شێوە سروشتەکەی خۆی لەدەست نەیات لە ڕووی مەبەستم لە ڕووی سوودە تەندروستیەکانوێتی. چی دەکەن بۆ ئەوە؟ بسەوت ئێمە سەرەتا فکرەی ئەومان بۆ هات کە ئەم بەرهەمانمان بخێنن ناو کیسەوە، ئەوە بووکە سێری مەسەلەن مارکێتەکانوانە کرد، هەمووی کیسەی دەرەوە بوو. مەسەلەن هەمان ئەو توێی کە ئێمە لە کوردستان هەمانە، لە باخەکانی خۆمان هەمانە، هەمان تووە ئەکرێتە ناو کیسەکەەوە بە نرخێکی زۆر زۆر زیاتر ئەفرۆشرێ و لە هەمان کاتە تەبعاً مادەیەکی حافظەی تێ ئەکرێ. ئیتر فکرەکە لەوە هات ئێمە بۆچی مەسەلەن ئەو شتانەی کە لە کوردستان هەن، ینی زۆر زۆر شتێکی بەسیتە بچین دیزاینێکی جوان بۆ ئەم کیسەیە هەڵبژێرین و بەرهەمەکانی تێ بکەین. تەبعاً هیچ مادەیەکی حافظە بەکار ناهێنین، هەر شتەکان خۆمانە خێنە ناو کیسەکەەوە و ئەشیخینە بازارەوە و ئێمە بە دوو شکڵ ینی پێچانەوەمان هەیە. جۆرە شکڵێکیان تەواو کەپسی ئەەکەین بە ئامێر و ئەیخێنە ناو مارکێتەکانەوە، جۆرەکی کەشیان لە بەرچاوی کڕیارەکە. مەسەلەن سەرەتا تقریبا ینی ڕخنێکی زۆرمان لێیە گیرە کە بە کەپسکراوی لە فستیڤالەکان ئەمان فرۆشت، چونکە ینی خەڵک سیقینەوە، ینی بەجدیم ئێمە کات خۆم بەگوێ خۆم گوێم لێ بووە. مەسەلەن ینی وتوانە ئەمە چییە، ینی هی دەرەوە هی ئێرانە هە سیقن نیە، ینی لەبەر ئەوەی کە سیقەکە نەبوو ئێمە هەڵسین داهێنانێکی ترمان کرد جۆرە کیسێکی کە دروست بکەین کە کەسەکە مەسەلەن داوای مەسەلەن ئەڵێ نیو کیلۆ مەسەلەن 30 گرام ئەوێ لە بەردەم خۆیان بخێنەوە کیسەکە و لە بەردەم خۆی کەپسیکەین. ئیتر ئەم شکڵە زیاتر سیقە پێکراوتر بوو، ینی بۆ ناو بازار، ینی بڵێن بۆ ناو فستیڤال و شتەکان. بەڵام ئەو شکڵێکی کە سەرەتاوتم بە ئامێرەکان کەپسی ئەەکەین ئەویان بۆ مارکێتەکان، ینی هەتا نردومانەتە دەروێ وڵاتیش. باشە خاتوسیڤەر زۆر جار دەبینین جوتیارەکان کێشەی ساختکردنەوەی بەرهەمەکانیان هەیە، بە تایبەت بەرهەمی سێ و لە راپۆرتەکان ئێمە سیر دەکەین لە هەواڵەکاندا هەیە زۆر درەنگتر ساغ دەبێتەوە. ئایا ئەگەر بێت و هاوشێوەی هەنار هاوشێوەی قەیسی ئەمانیش بێن بە شێوازێکی دیکە سوود لە بەرهەمەکە ببینین بۆ نمونە بکرێت بە سرکەی سێ و ینی ئەمە تۆ وەکو کەسێکی شارەزا کە با بڵێن سرکەی هەنار و ڕوبە هەنار و تو ئەو بابەتانە خەریکی ئەمە ئاسانتر نییە بۆ ساختکردنەوە لەوەی کە سێوەکە بە شێوازێکی ساغ و سروشتی لەبەردەست بێت؟ خۆی وایە مەسەلەن سێوە یان هەنارە یان تووە بۆ نمونە هەنەر یعنی مانگێک بۆ 2 مانگ بەردەستەوێ خەڵک ئەتوانێت بیکڕێ، بەڵام یعنی بە شکڵێکی کە ئەتوانین مەسەلەن ئاواکەی بگرین بیکەینە ڕووبە هەنەر یان سێوەکە بێنین و بیکەینە سرکەی سێو، بۆ شێوە توانین 2-3 ساڵ سوودی لێ وەرگرین لەو بەرهەمە. باشە شتێکی دیکەویش وشکردنەوەی میوەکانە وەکو شەوچەرە بەکاری بێنیت، ئیتر ئەمە با بڵێن هەنجیرە قەیسیە سێوە بە شێوەی جبسکراوی واتە ئەوە تەنک و ناسک بێکایی خۆی ئەها ئەو قرمەیی بێت شەوچەرە ئاسایی بەکاری بێنیت. تا چەند ئەمە لە کوردستان خواستی لەسەر و تا چەند ئێوە هەوڵتانداوە کاری لەسەر بکەن و چۆنی شەکڕینی لەلایەن کڕیانانەوە خەڵک ئەو جۆرە میوانە بەکارەهێنێت چکە سوودێکی تەندروستی زۆر باشیشی هەیە.
بالضبط ئێمە ئەوە ینی خەڵک زۆری حەز لێ بە تایبەت ئەو شەوچەرێ ینی من ئەوکو خۆم لە هیچ شوێنێکی کە نمبینیەوە لە لایەن فرۆشیارەکانی مەسەلەن کوردستان یان لە پێشانگاکانی کە ئێمە هەڵساوین مەسەلەن مێوژ و هەنجیر و تو گوێز و بادەم هەمومان تێکەڵ کردووە خۆمان تێکەڵ یانەکەین ناوی لێ ئێنین شەوچەرە لەسەر کیسەکەش نووسیومانە باشە خات و سیڤەر لە ڕووی داراییەکەەوە بگومان هەر کەسێک کە کارێک دەکات لە پێناو ئەوە کار دەکات بتوانێت قازانجێکی دارایی تێدا بکات بە بڕوای تۆ کامەیان سوودی زیاترە ئەوەی کە وشک بکرێتەوە یان ئەوەی بە شێوەیەکی ساغ دەفرۆشرێت یاخود ئەوەی کە دەکرێت بە سرکە و ڕووبە هەنار ڕاستێکی مەسەلەن بڵێن مەسلەی وشکردنەوە شتێک نەتەنیا ئێمە کردبێتمان هەموو کەس ئەیکا باشە بەڵام ئێمە لە کیسەکردنەکەمان زیاتر وەکو بڵێ خەڵک زیاتر حەزی لێیە اینجا وەکو لایەنی سوود و قازانجەوە هەرێکە و تەبعاً سوودی خۆی هەیە ینی وەکو سەرەتا ژوتم بۆ نمونە هەناریان سێ و ینی سەرەتا ئەکردرێ و بە سرکە ئەکردرێ بە وشکراوی ئەکردرێ هەرێکە و قازانج و سوودی خۆی هەیە بەڵام مەسەلەکە چیە ئەوەیە کە تۆ ئەتوانی بۆ نمونە ئەو سێوەیان ئەو هەنار و ڕووبە هەنارە ماوەیەکی زۆر بخۆی 2-3 ساڵێک بەکاری بهێنیتەوە باشە ئێمە زۆر سپاس دەکەی خات و سیڤەر ئەحمەد بەشداربووی فستیڤاڵی هەنار لە کەرکووک هیوادارین لە تەواوی ئەو فستیڤاڵانەی کە ئەکرێت سەبارەت بە بەرهەمە کشت و کاڵیەکان گەنجانی وەکوێەوە بەشدار بن هەم هەلیکار بۆ خۆیان بڕەخسن هەم بۆ خەڵکانی دیکەش سپاس دەکەین کامبیانە لەگەڵمان بوویت. باس لە بابەتێکی دیکە دەکەین ئەمیش بابەتێکی هوەری و ئەدەبیە تێکەڵکێشە کە لە سلێمانی ڕێوڕسمی ناساندنی کتێبی مێژووی ژیانی میوزیک بەڕێوەچوو کتێبەکە لەلایەن مستەفا سەواف نووسراوە و هاوکاری دیکەی هەبوو بێگومان. بەڵێ جا حەمید بانەیش وەرگێرانی بۆ کردووە کە کردوێتە سەر زمانی کوردی بۆ زمانی کوردی وەرگێرانی بۆ کردووە ئێمەش پێکەوە دەیبینن. بە درێژایی مێژوو میوزیک کاریگەری زۆر دیاری لەسەر ژیانی مرۆڤایەتی هەبووە. ئەوانە دوانەیەکن لە یەکتری جیانابنەوە تەنانەت لە سەردەمە دێرینەکانیشدا مرۆڤ لەگەڵ مۆسیقادا ئاشنا بووە. بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر ئەو هونەرە زۆر کتێبی مێژووی میوزیک نووسراوەتەوە کە بە وردی باسییان لە مێژووی میوزیک کردووە. ئامێرەکانی مۆزیکە مێژووی پێشکەوتنی موزیکە مێژووی بەرەو پێشچوونی زانستی موزیکە چوەکو زانست چوەکو قوتابخانە موزیکەکان چونکە باسی هەموو سەردەمەکانی پێشکەوتنی موزیکەکە هاوشێوەی بوارە هونەریەکانی دیکەی وەکو سینەما کەمی کتێبی میوزیک بە زمانی کوردی گرفتی سەرەکی ئەو کەسانەیە کە لە بواری ئەکادیمی میوزیک دەخوێنن بە تایبەت لە ڕووی مێژوویەوە هەر بۆیە پسپۆڕانی بواری میوزیک گرنگی ئەم کتێبە دەبەستنەوە بۆ برەودان بە میوزیکی کوردی کە بەشێکی دانەبراوە لە میوزیکی جیهانی. بۆ موزیکی کوردی کارمان زۆر کەم کردووە ڕاستم کتێبە وەرجێڕانە بۆ لە زمانی عەرەبیەوە بۆ کوردی بەڵام بابەتەکە پەیوەندی نییە بە موزیکی کوردیەوە بەڵام بوونی کتێبەکە زۆر گرنگە چونکە لە ناوەندە ئەکادیمیەکانە موزیکی جیهانیە خوێندرێ و ئەمەژە بێتە سەرچاوێکی گرنگ بۆ ئەو بوارە. شارەزایانی بواری میوزیک پێیان وایە کتێبخانەی کوردی لە ڕووی کتێبی میوزیکیەوە هەژارە بۆیە چاپکردن و بڵاوکردنەوەی ئەم جۆرە کتێبانە دەبێتە پێشهاتێکی باش بۆ زانینی مێژووی میوزیک هاوکات پاشخانێکی باشیش دەبێت بۆەوەی لە ناوەندە ئەکادیمیەکان سوودی لێوەربگیرێت. هاوشین جەمال کوردستان 24 سلێمانی. بەڵێ ئێستاش سەبارەت بە و تەوەرە قساکەین کە سەبارەت بە لووتکەی نێودوڵەتی یەک جیهانی گەنجە کە ساڵانە ئەنجامەدرێت زیاتر لە 2000 گەنجی سەرکردە لەسەر ئاستی وڵاتان تێدا کۆ دەبنەوە کارەکەن بۆ خێراترکردنی کاریگەری کۆمەڵایەتەکان چ لە ڕووی کەسەیەوە بێت و چ لە ڕووی دیجیتاڵیشەوە بێت. ئەم ساڵ وەلا موشیر بەشداری لە لووتکەکەدا کرد کە لە باکووری ئێرلندا بەڕێوە چوو و وەلا موشیر
لەگەڵمانە کامیش دامەزرێنەر و بەڕێوەری ڕێکخراوی بێتروەڵدا بۆ گەشەپێدانی کۆمەڵگا بەڕێزوەلا بەیانیت باش سڵاوت دەبێ خۆشحاڵین لەگەڵمانی و خاتونێکی بەڕێز وەکو گەنجێکی سەرکردە بەشداری لە چالاکێکی وا دەکا پێمان بڵێ ئەم بابەتە چۆنە و گەنجی دیکە لە کوردستان بێ بەشداری تێدا بکە بە شێوازێک دەتوانێت بەشداری بکات بله بیانی باش زور سپاس بو مهمانداریه بله لودکه چالاکی که جهانیه یا رکراوا ون یانگ ورلد یا جهانی که هر سال پتری 2000 گنجان بشدار دکتن جوالاتن الهمی والاتن جهانه و بشدار گنج دشن بشداریه بگن به دورکن سرکی ایک جوانا او گنجن کولوالاتن مینا روشهلاتان آوین و افریقی اوین پیدوی و هندک والاتن دی سکولارشیپا پیشکش دیگن که بشن هاریکاری دارایی بگن بو گنجان بشداری و لودکه بن هر دیسان هندکن دی که دی بشن کمپانی جهانی هندک کرسی کن داخواست دیگن بو کارمندن خو که دا فرگنه اوی پروگرامی دا که هزرو بیرن جواز و یتنی ور بگیرن و کمپانیان خوب برفرحتر لی بگن من بخو بجداری کرد دخلالا سکولارشیپ که حکومت هولندی دیگل 40 گنجندی لروشهلات ناوین و افریقیا باشه خط ولاسه خود بشدار بوی للودکی کی بمشیوه کسی که بشداره به زور جوازه لکسی کی تر که بس دی بیستید اما که دبیستین نالین گرینگی تایبەتی هەیە بۆ گەنجی کوردستان ئەتوانێت سوود لە ئەزمموی شوێنی تر وەربگرێت خەڵکی دیکە گەنجی کوردستانە ناسن بەڵام خودی تۆ کە بەشدار بووی گرنگی ئەم جۆرە لووتکانە لە چی ئەبینیت بە تایبەتی کە ناوەندە جیهانەکان بەکار بهێنرێت بۆ سوود وەرگرتنی گەنج هەم لە تواناکەی هەم لە ئەزمموونەکەی بله براستیجی اف در فتح آنکو ابشین اف چالاکی ها یا جواز بوید چونکی گلک چالاکی جورا جور دهنه پیشکش کرن گلک در فتن جواز بو گنجان دهنه رخصاندن بو مبخو یا جواز بوش بردو اگر سرکی جبلی کو چندین چالاکی وان چاروشان داد هنه پیشکش کرنش وانا گوتار دهنه پیشکش کرنش لاین کسن گلکن شهرزا و مشهور الجهانه هر دیسان چندین گنج دهن گوتاران پیشکش کن پانلن ورکشوپن در فتن آلوگور کرنه دیگل کسن جهانی و هر دیسان گل گنجن خودانشیان بو مبخو دودشتن گلکن گرنگ هبون یا ایکی او سکولارشیپ آمن بجداری تیدا کریش بلی و 4 روزن لوتکی بری هنگیشی بو ماوه هیوه که پروگرام که دی هبو بوان 40 گنجان که تیدا ما چندین رینشتنن آنلاین کرینه که تیدا ما آلوگور کرنا هزران کریه بتایبت دبواره پالپشتی کرنا گنجان دبواره آبوری دا و تیدا جی چندین کسن ولات هولندا ین خودان هزر و خودان کارن گرنگ داخواست کرینه که ما تیدا هزر آلوگور کرینه که وان گلک هزر و بیرد نی پیشکشی مکرن رکنیش آمدان ام ده چواشین کارن خوب برفرهتر لیکن و ده چواشین داهنرتر بین حالا دیا گلک گرنگ یاوی پروگرامی اوه که نبتنه اف 4 روزه بون بله تو پشتی و بجداریه دبیه بالیوزک جناف 17,000 بالیوزن دیین جهانی اف گنجن که بجداری و لود کت کن سالانه و که تدا اف بو هبونا توک بالیوز که تو دبیه اندامه که و خزانه و چندین در فتندی درجه های سالت هنه پیشکش کردن بو گنجان تایبت او گنجن حست کن پتر در فتابگران و حست کن پتر کارن خوب برفره بکن هزرنی بین ناف کارن خدا و پتر خوب پیش بخن برهنده از بشم اوها بله خاتو ولا وقت زانین چالاکی و ایونتی زور لکردستان هی تایبت بگنجان یعنی سالانه زۆربەی شار و شارۆچکەکان ئەم بابەتانە دەبینین گەنجەکان لاوەکانمان پەیامیان هەیە لەم ئیڤێنتانە دێن پەیامەکانی خۆیان دەگەینن تۆش بەشداریت لە ئیڤێنتێکی دیکە کردووە ئەم لە وڵاتێکی وەکو ئێرلندایە جیاوازی پەیامەکان چییە کاتێک گەنجێک دەوێت لە کوردستان قسە بکە و پەیامی هەبێ و گەنجێکی دیکە دەوێت لە دەرەوەی کوردستان لە وڵاتێکی ئەوروپی لە ئەمریکا لە شوێنێک پەیامی هەبێ جیاوازی پەیامەکان چییە؟ بله
بله براستی جیاوازی و تنده دایا کود بیتن گلک جال ناف دیدارن آنده بشین چالاکین ویریت نافخویی پتر ترکیز عمل سر بابت نافخوییه پتر ام گنگشل سر آریشن میت نافخوییت کن بله سر مستوای جهانی پتر ما در فتح ام آلو گرکرنا هزرین جهانی و آریشن جهانی بگن هر دیسان گلک جارا فرصة كودية كتو هزرين دي ببينيد بيتن الجلك ولاتن جهان النفسي آريشا راد بورن اويتنو كأمت راد بورين بيت درفتا كتو ببيني كوان ولاتن آن وان گنجان وان ولاتن چوا پنگاف هاوتینه چوا چارەسەری دیتینە بۆ ئۆریشن خۆ هەر دیسان جیاوازیەوەی ئەوە کتو گەلک کەسن جیاواز دەبینی ژ کەلتورên جیاواز ژ وڵاتên جیاواز کو کارên جیاواز دکن و الفيريجي هر ديسان هزبينم هر دو جلكت جرنجن وحتى كتب جاهية مستوى جهاني وبتشي بشي ديد جاهن جهاني آماده بي دفت تو اتناف خويدا رو لك باش ببيني دفت ناف خويدا تا حضورك باش هبيتن تو فعلا بجدي کار بکی بزانی آریشن تا چنه و تو گیره دیب جهانه و چونکی نوکه جهان یا ولیهاتی ام همی پارچکین امید بوینه حوالاتی جهانی جبر تکنولوژیایش بر سوشیال میدیای جبر هنده افغانجن هست کن ببنه کسن کارتکر کسن آواگر دویتن بزانن ده چوا رول خود نافخوی دابینن هر دیسان الجهانه دروش بله خط ولا او گوتاری که او پیشکشتان کرد للوتکه چی بو لبری چی قصتان کرد بله الجوتارا خو طبعا بنش بابت هر سال دهنه جگرتن بولودکی با 4 روزان او بابت جیل سر اساس هر هزرو بیرن گنجان دهنه جگرتن که گنج چد بینن چه آریشن جهانی هنه افساله جی 5 بابت هاد بونه جگرتن جوانا پرورده و فرکرن از ما خارنه آریشا کش و هوای ساخلمیا درونی و هر دیسان آشتی و آشتی خوازی لب بابت 2 ماهی که آشتی و آشتی خوازی من بجداری کرد که مگوتارک پیشکش کرد من بحثی کارتکرنا شر داعش و هجوم و درندانل سر شنگاله و هر دیسان من بحثی و فتره کرد کاچا وقت خلق آواره قصد دهو که کرین و خلق ما چوا ام بيجين استجابة أفي حالات طارئ كرن وهر ديسان من بحثي دس بشخري خو كروك بأكو دامزراندن آرك خرابت هرولد وكت خلال و چند سالا داد بيت هرولد ماتش پروژه انجام داينه ماتش کارتکرنکا ارینی کریا هر دیسان بحثی کردستان کرکاچه و کردستان شیایه ببیت مالک آرام بو پتری میلیونا آواران هر سال 2014 و بری هنگه بو پنابران خلق سوریه من بحثی فکر براسی گلگا گرنگه ام و گنجن کرد بشین و دیدگه جهانی پیام خوب گهینین ام و کرد بهینن یاسین الوان دیدگه هان چونکی گلگ بومه یا بسانه هینینه وقتی ام پیشکشی وان پروگرامات کین ام مجبورین بچکین عراق و اونا ام نکو کم کرنه بو هر جهه کی برای ام حس کین ناسنامه ما درست بهت نشاندان بو خلقی بله بەڕێز خاتووە لە مشیر ئەحمەد دامەزرێنەر و بەڕێبەری ڕێکخراوی بێدەروەڵ بۆ گەشەپێدانی کۆمەڵگا زۆر سپاس بۆ تۆ هیوادارین هەموو ئەو گەنجانەی وەکو تۆ کە هەوڵیان هەیە بۆ گەشەپێدانی کۆمەڵگا بەردەوام لە شوێنی باش بیان بینین بەردەوام قسەی خۆیان هەبێت چ لە کوردستان چ لە دەرەوەی کوردستان زۆر سپاس بۆ تۆ سپاس ئەم بابەتەی دیکەمان باس لە سنتەری زاخۆ بۆ لێکۆڵینەوەی کوردی لە زانکۆی زاخۆ ئەکەین کە ئەرکی پاراستنی کولتور و ئەدەبیاتی کوردیان گرتۆتە ئەستۆ و کوڕێکی خوێندنەوەی شعری بۆ هەڵبەستوان بورهان زێباری لە زانکۆکە ئەنجام درراوە لە کۆڕەکەدا زێباری چەندین هەڵبەستی پێشکەش کرد لە کۆڕەکە ژمارەیەکی زۆر لە مامۆستا و قوتابی بەشی زمانی کوردی و ئەوانەی کە لە زانکۆی زاخۆ دەخوێنن ئامادە بوون بێشێک هەرێکشمە لەوەری وەختی من ناوزان کۆیدا پێشی بەرێمەدا هەلبەستێ چانتەمین دابووە پێشمەرداکیە
دركفتنا الجريانة على بردوام قلبن بو برهندجي قالك أبي سرو بربو او کیه بجنا خون نچماندی بو میرا اویندار نبی مخابن وی زمانی اویندار پیشیا همیایت ربی وی زمانی اویندار خودان دو سرو دو 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 ازمانم او جی نزانم شای دردن یان درمانم نکچ لسر سوزه کت مینه نکر خودان ایک پیمانم سره من گیش بو ناما من دریش بو چانکه مجی شینا پیوا پر قریش بو از هر لراستیه دیگریان سروکانیا من دیتیه با نیازالا من سربورا خوب گیرا من دک هلبسیت خو خاندنو بحثی کارت خویت نو یت کیون کر از گله کیف خوش بم دمک دریجه مدویت از بما زانکوی از زاخو اوان اف هزره کلو اف تشتا دارشت بلاد بردوام لسروی بیجارم از بم جارا بهت کسایتی دیگه ادبواره کی دیگه داکو قطابی بخو سرهلی سربوروان ببنو و حزب قطابیات چه ببی داکو هول بدن دکارت خود از سرکفتی بن اما کو سنترزا خو به وقتولین کردی ماوا او دم خواندنا قطابیان دا برای دست بکرنا تاقی کردن تو همین دک سمپوزیوم آن دک رونشتن تایبت گیریم اوجش بخمتن ده تاوکو تکلی چه بید نابرا قطابیت ما و او چینا در ویزان کوی ما بس ما او روشن بیرون نویسرت منه ما کو مکا چیروک نویسه هنه رومان نویسه هنه هوزانوان هنه قطابیت ما بینش نزیک و ببینه چونکو بر همه وا خواندیه بین ازمون آوا یا شعری آنجیا نویسینه چیروک نویسی رومان نویسه بزانه دلار لار کن دهار هار کن دخار خار کن اگر بو اگر راسته دل کن مل کن کل کن نظامینه و نآسته راف کن لاف کن چاف کن اگر حاصل دو واسطه لیل کن هیل کن بیر کن شیرو که دل پیکن هنیاله کن ده سرجه کن کبو کن دەچینە سەر بابەتێکی دیکە باسی ساڵانێک لە ئەزمموی هوەری ناونیشانی پێشنگایەکی تایبەتی هوەریەکەین کە بەو ناونیشانەیە کە هیچ شێوەکار سۆران ئیسماعیلە کە لە گەلەری میدیای هەولێر کراوەتەوە. ئەم هونەرمەندە ئەزمموی زیاتر لە 30 ساڵی خۆی لە 100 تابلۆی شێوەکاری و خۆشنووسی کۆکردێتەوە. ئەو سەرچاو ئەکادیمانیان ئیشم لەسەر کردووە بە خۆڕسکی ئێستا وجودیان هەیە چەند تابلوێک لێرانە هەنە حزوریان هەیە و هەروەها دوای ئەکادمیش چەند تابلوێک لێران حزوریان هەیە باس لەوەی دەکەم دەبەوەی هەتا بابزانین دوو زەمەنی ئیشکردنم هەیە و ئەو دوو زەمەنی ئیشکردنەی بۆ ئەزمونێک لۆ من دەمای ئەو چەندین ساڵێک کە کاری هونەریم ئەنجام داوە بۆیش ناوم لێ ناوە ساڵانێک لە ئەزمموی کاری هونەریم دەگەڕێتەوە لە ساڵانی 1992 تاکو ئێستاکەی بابەتەکانم بابەتی فرەیی هەمە چەشنن لە ڕووی ئەو ڕوودا و بە سەرهاتانەی بە سەرنگەتی کووردا هاتووە هە لە ڕووی لایەنی بابلێن سیاسی ململانەیەکانی نەتەوەیی و هەروەها ئەو لایەنانەی کە بڵێن کۆمەڵایەتیە زاڵ بۆ بەسەر ژیانی ژیاری ڕۆژانەمان. خۆشنووسی زیاترەکە لایەنی بابلێن فارسیە یاخود ڕقعە یانش خەتی دیوانیە دواتر ئەو کۆمەڵە تابلێ پاشان وەک ئێرانە ئەرشیفێک تقریباً ئیشم لەسەر کردووە هەندێک پۆرترێت هەیە وەک شێوەی دراسی لە ڕەنگی ئاوی ئیشم لەسەر کردووە هەوڵە سەرەتاییەکانم زیاتر بە هونەری ڕسمکردن یان هەندێک ئیشی دراسیم هەیە لە ڕووی ئەنەتۆمی کاری مۆتیف سەردەمەک لە ڕۆژنامەکان بەشداری پێکردووە لەگەڵ شعرەکان دابەزیوە ئەویشم ئاماژە پێکردووە. پێم خۆشیانی مرۆڤ وەک بینەر بگاتە ئەوەی خۆی بە شێوەی لایف ڕاستەوخۆ ئەو کارانە ببینی لەوەرە ئەحساسی زیاتر لە کاتی بینینی ئەگەر هەر بابەتیش نەتوانی هەزم کا دەتوانی لایەنی ئیستاتیکایی یا خودیانی جوانیەکەی بڕێک ئارامی بەخش پێبەخشی بە چاوەکانی یاخود لانی دەرونی خامۆش بکاتەوە.
باس لە بابەتێک دەکەم بابەتێکی جیاوازترە کە ماوەیە کە هاتنی ورچە قاوەیەکان بۆ سەر شەقامەکانی دەرەوەی شار لە ڕۆمانیا ڕووی لە زیادبوون کردووە بە جۆرێک هەندێک جار بەهۆی ورچەکانەوە ڕێگە سەرەکیەکان بۆ ماوەی چەند کاتژمێرێک دادەخرێن. جا زیادبوونی ژمارە ورچەکان لە ڕۆمانیا زیانی گەورەی لە کەرتی گەشتیاری ئەو وڵاتە داوە بەو پێیە گەشتیاران لە ترسی ورچ وەک جاران ناتوانن بچنە دارستانەکانی ئەو وڵاتە و بە شەویشتا لەوێ بمێننەوە. ورچ ڕێگە سەرەکیەکانی دەرەوەی شارەکانی ڕۆمانیای گرتووە ماوەیەکە دیاردەی هاتنی ورچەکان بۆ سەرشەقامەکان و ڕێگرتن لە گەشتیار و خەڵک لە ڕۆمانیا بووەتە دیاردە. ئەو جۆرە ورچەی لە ڕۆمانیا ڕێگە بە خەڵک دەگرێت و بە ورچی قاوەیی ناسراوە جەستەیەکی بەهێز و گەورەی هەیە. بەپێی راپۆرتی وەزارەتی تەندروستیە وڵاتە ڕێژەی پەلاماردانی خەڵک لەلایەن ورچی قاوەیەوە بە بەراورد بە ساڵی ڕابردوو 3 هێندە زیادی کردووە. گەورەترین کێشەی ئەمە لەگەڵ ورچەکان زۆری ژمارەیانە. ئەوان ئەم ساڵ زۆر زیادیان کردووە. زیانێکی زۆریشان لێمان داوە. پەلاماری خەڵکی دەدەن و ئاژەڵەکانمان دەخۆن. ئێمە ناچارین لە ترسی ورچەکان سەگی زیاتر ڕابگرین. ورچەکان هەندێک جار بۆ ماوەی چەند کاتژمێرێک لەسەر شەقامەکان پاڵ دەکەون. ئەوەش دەبێتە هۆی دروستبوونی قەرەباڵغی لەسەر شەقامەکان. دیاردەی ڕێگرتنی ورچ لە ڕۆمانیا زیانی گەشتیاری لە بەشێک لە ناوچەکان داوە. بەو پێ گەشتیاران لە ترسی پەلاماری ورچ وەک جاران ناتوانن سەردانی دارستانەکان بکەن و شەوان لەوێ بمێننەوە. ئەوە جگە لەو زیانەی بەرجوتیار و خاوەن ئاژەڵەکان کەوتووە چونکە ورچەکان شەوان دەستنە چێڵگەکانی نزیک دارستانەکان و هێرش بۆ ئاژەڵە ماڵیەکان دەبن. ئێمە پێویستە لەسەر بنەمای داتا نەک خواستی کەس و هەست و سۆز بڕیار لەسەر ورچەکان بدەین. ئێمە ناتوانین لە ناوچە گەشتیاریەکان ڕوبەڕووی ورچەکان ببینەوە بۆیە پێویستە لە ڕووی زیندەزانیەوە هەوڵی کەمکردنەوەیان بدەین. زیندەوەرناسان هۆشداری دەدەن زۆربوونی ڕێژەی ورچی قاوەیی لە ڕۆمانیا مەترسی لە سەرکەرتی گەشتیاری بەشێک لە ناوچەکان دروست دەکات. هەر بۆیە پێشنیازی گواستنەوەی بەشێکیان بۆ باخچەکانی ئاژەڵان و کەمکردنەوەی ڕێژەی زیادبوونیان لە ڕێگەی لێدانی دەرزیەوە دەکەن. بە پێی نوێترین ئامار ژمارەی ورچەکانی ئەوروپا 8,000 تێپەڕاندووە. بابەتێکی دیکە هەیە لە باکووری کوردستان هەڵمەتی بۆ هەر قوتابخانەیەک مامۆستایەکی زمانی کوردی بەردەوامە. بزوتنەوەی زمانی کوردی لە تورکیا هەوڵەکانیان بەردەوامە بۆ گرنگیدان بە زمان و کولتوری کوردی لە باکووری کوردستان. جالەلایەکی دیکەەوە مامۆستایانی سەر بە ئاک پارتی پشتگیری خۆیان بۆ خوێندنی وانەی زمانی کوردی و دامەزراندنی مامۆستایانی زمانی کوردی دووپاتەکەدەوە. بزوتنەوەی زمانی کوردی راپۆرتێکی تایبەتی ئامادە کردووە تا ڕادەستی ڕێکخراوە مەدەنی و لایەنە سیاسیەکان و دەسەڵاتدارانی بکات و دواتریش بۆ ڕایگەشتی بڵاوی دەکەن. حرکت زمانی کوردی هست کرده برای مدیا جواکی با خودی لدرکتن زمان کوردی و پروردهی اب زمان زکماکی هلمت اگدایا دست بکرن. ناو هلمت با هر دبستانه که مامۆستایەک زمان کوردیه. ڕێڤەبەرن هەست کوردێ دەدن زانین کو ئەو هەم دخوازن مافێ وانەیە بژارەیە زمانی کوردی بدن بکارانین و هەمجی دخوازن وی مافی پێش بخن و بەرفڕاحتر بکن دا کو هشمەندیە خودی لێدەرکەتنا زمانی کوردی دناوە جواکێدا بەلاو بکن. هەدەفە me ku حکومeta fermî îro di dibistana de zimanê Kurdî ku hebe zarê Kurda bira bêtirs dilekî rihetî şayî bira zimanê Kurdî hilbijêre û bira ev hejmara hanê zêde bibe bira müdirê wana mamosteyê wana dilê wan rihet be seba ku ev nakokiya ser zimanê Kurdî ku nîqaşekî mezin hatiye kirinê heta roja îro fermîne hatiye qebûlkirinê ku were qebûlkirinê ku were dil rihetkirinê milletê me zarokê me bira dilekî şahî bira zimanê xwe perwerde bin. مامۆستeyên Kurd ên di nava AK Partiyê de cehdegirin jî piştgiriya helmetê dikin û amaje dikin ku nirxê hevpar û nirxê derveyî siyaset û îdeolojiyê ziman e û ji ber vêyekê jî mafên derbarê perwerdehiya zimanê zikmakî de divê werin nasîn. Pirtişek mateber xêr xweşî be û ji wara jiyanî
مروکی کوب دو قرش عقلیه بن کار بجنا و از یقین تکم یه هر سریجی شخم حس کرده تدی خواته کی مجه و مگو بخیر ترکی زمانه کی محلی اوجی برا مجبوری بگرتنی هندی زازا کی دبه کرمانجی دبه یا لازی تاتاری دبه شد برا یا عربی دبه برا مجبور öğrenci derse ki dine mecburen وی که نه ترجیحی ها نه سچمالی اوجی بلکی وسا پیشا وی زمانی بکرانا و اف زمانی گرام نه خواهی در کون برای کس به زمان را مجادله نکه به زمان را کس ناچه سری حرکت زمان کردی هست کرد جبوک و پرزگریکن زمان کردی چاره سر ببه لگل حلمت آخواه راپورت کجی آماده دکه اوه راپورته دجبو سازیین سویل پارتیین سیاسی و دستلات جی ده بشینه و ده دوه مجدار ده جی ده راپور جرا گشتی را وره پارو کرن ماهر یکسل کردستان 24 دیاربکر هەکار لە کۆڵەران دەڵێن هزری مرۆڤ بەو شێوەیە گەر بیرەکاتەوە بە زمانی دایک بیرەکاتەوە واتە تۆ بە چ زمانی قساکەی زمانی دایکی تۆ چێ بە هەمان زمانیش بیرەکەیتەوە تۆیەکە لە ناو کۆمەڵگایەکی عەرەبی یان فارس یان تورک دانیشتووی هیچ کات بیرکردنەوەکان نە بە زمانی عەرەبیە نە بە فارسیە نە بە تورکیە تەنیا بە کوردی بیرەکەیتەوە زۆر گرنگە کە مرۆڤێکی لێهاتووی لێ دەربچێت ئەگەر زمانێکی پاراویشی هەبێت بگومان بیرکردنەوە بە زمانێکی کوردانە بیرکردنەوەیە لە پاراستنی ناسنامە و کللتوری و فەرهەنگی کوردی بەڵام لە هەمان کاتدا جگە لە زمانی کوردی زانین و فێربوونی زمانی دیکە ئەمە بۆ پەرەوە پێشبردننی ئاستی کەسی زۆر زۆر گرنگە بووە بۆ بەجیهانی بوون بۆ خوێندنەوە بە زمانی جیاواز ئەمە بابەتێکی دیکە زۆر گرنگە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە پارێزگاریکردنە لە زمانی کوردی پارێزگاریکردنە لە وشە بەوشەی زمانی کورد بەڵێ لەگەڵ ئەوەشدا تەنیا ئێمە لەم بەشەی کوردستان ئەوە ماوەی با بڵین چەندین ساڵەکە بازادی زمانی کوردی دەخوێنین پەرە بە زمانی کوردی دەدەین بەڵام لە پارچەکانی دیکەی کوردستان تاوەکو ئێستاش بەرەنگاری ئەوە بدەبنەوە کە خەڵک بە زمانی کوردی قسە بکات تەنانەت مامۆستایان لەسەر ئەوە بند دەکرێن و ئەو ڕێکارانەی کە دەگیرێتە بەربۆی کە زمانی کوردی بەهێز بکرێت لە ناو خەڵکی پارچەکانی دیکەی کوردستان هەمیشە ڕوبەڕووی ئاڵنگاری دەبنەوە زۆر زارێک تێبینیم کردووە زۆر بەیانوانین بێگومان بەڵام بەشێکیان کە دەبینم خەڵکی پارچەکانی دیکەی کوردستان زیاتر ئەمیان لێبەدی دەکرێت بۆ نمونە دوو ڕۆژ هەڵاتی کە دەگەنەیەک پێم خۆش نییە بە فارسی قسە بکەن ینی وا باشترە بە کوردی قسە بکەن لۆ پاراستنی کوردی و دەرخەری ئەوەی کە ئێمە کوردین بەڕاستی یان لە باکوور بە هەمان شێوە پێویست ناکە بە زمانی کوردی کاتێک هەردووچیان کوردن لە ئێمە لە هەرێمی کوردستان یانی هیچ پێویست ناکە بە زمانی عربی قسە بکەین وا باشترە لە هەر شوێنێک بین بە زمانی ئەو ناوچەیە بە زمانی خۆمان کە زمانی شیرین و ڕەسەنی کوردیە بەم زمانە شیرینیە قسە بکەین بەڵێ جا بۆیە زۆر کوردانە پێتانەڵین هیوای ڕۆژێکی پڕ لە شادی و خۆشیتان بە ئەخوازین و هیوادارین کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە کاتێکی پڕ لە سوود و کاتێکی پڕ لە باشی و وزەتان دەستکەوت بێت سپاس بۆ ئێوە بە هیوای ڕۆژێکی خۆش خاتان لەگەڵ